بارزانی لە نوێترین کتێبیدا چۆن باسی سیویەکی ئاب دەکات، چۆن ڕێسایەکی فیقهی دەکاتە پاساوەکانی ڕووداوەکە و بەعز بە پیس و یەکێتی و ئێران بە پیستر وەسف دەکات. ڕێککەوتنەکەی لەگەڵ سەددام بۆچی گرتنی سلێمانی تێدا نەبووە، لە کۆتاییشدا تێبینیەکان لەسەر جێڕانەوەکانی بارزانی دەخەینە ڕوو. مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە بەرجی پێنجەمی کتێبەکەی بە ناوی بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد باسی ڕاپەڕین و شەڕی ناوخۆ دەکات. بیرەوەریەکانی لە ساڵی 1991 تاوەکو 2002 تۆمار کردووە لە دوو توێی کتێبە نوێیەکەیدا کە 832 لاپەڕەیە ناوبراو پەردە لەسەر کۆمەڵێک نهێنی هەڵدەداتەوە. گرنگترین ڕووداوی ئەم ماوەیەش ڕووداوەکانی سیویەکی ئاب و هێنانەوەی بەحسە بۆ هەولێر. بارزانی بۆ هەموو ڕووداوەکانی ئەم ماوەیە یەکێتی تاوانبار دەکات. پێی وایە ئێرانی هێناوەتە سەر کوردستان و دەست پێشخەریەکانی چارەسەرکردنی ڕەت کردوتەوە. بارزانی هەر لە سەرەتاوە پاساو بۆ سیویەکی ئاب دەهێنێتەوە و دەڵێت قاعیدەیەکی فیقهی هەیە کە دەڵێت لابردنی خراپتر و قاستر بە خراپ و فاسد لەسەر ئەو شەڕە جێبەجێ کراوە بەو مانایی یەکێتی بە خراپتر لە ڕژێمی بەعز وەسف کردووە. بارزانی دەشڵێت قسەی زۆر لەسەر سیویەکی ئاب دەکرێت، بەڵام پێویستە بەو کەسولایانە ناوخۆیی و دەرەچیانە کە ڕەخنەیان هەیە لە سیویەکی ئاب بوترێت بەر لەوەی ڕەخنە لە پارتی بگرن. دەزانن یەکێتی لە هەفتەی ئاب لە ساڵی 1994 چی کرد. یەکێتی و ئێران کاتێک لەسەر لە ناوبردنی پارتی ڕێک دەکەون و ئێران بەهێزێکی زۆرەوە دێتە کوردستان، ئەوە یەکێتی بووە هۆی گۆڕینی هاوسەنگی هێز و بۆ لە ناوبردنی پارتی هێزی بێگانەی هێناوەتە ناو شەڕەکە، هەرچەندە یەکێتی بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانی لەگەڵ بەعز زۆر پەرۆژ بوو. بارزانی ئەوەشی خستۆتە ڕوو، داوام لێکرا نامەیەک بۆ سەددام بنووسم بۆ ئەوەی بۆ ڕای گشتی ڕوون بکرێتەوە کە هاوکاری عێراق لە بەرامبەر دەستێوەردانی ئێرانە لە شەڕەکەدا. بەر لە هاتنی سوپای عێراق بەڵێنم وەرگرت هەر کاتێک داوامان کرد سوپای عێراق پاشەکشە بکات، هەروەها لەسەر ئەوەش ڕێک کەوتین کە نابێت کەسیان بێنە ناو شاری هەولێر، نە سەربازی و نە مخابەڕات. مەرجی عێراقیش ئەوە بوو کە نابێت بەرەو سلێمانی بچین. بە پێی جێڕانەوەکانی مەسعود بارزانی بە پێی پلانەکە سوپای عێراق لە میحوەری دێگەڵا بە تۆپخانە پاڵپشتی لە هێزەکانی پێشمەرگە بکەن و هێزێکی عێراقی لە ڕێگەی پردێ و ئەوەی تر لە ڕێگەی خەباتەوە بەرەو دەواازەکانی هەولێر جوڵە بکەن. بەرە بەیانی ڕۆژی سیویەکی ئابی 1996 دەست بە جێبەجێکردنی پلانەکە کرا بۆ نیوەڕۆ یەکێتی بەرگری پێ نەکرا بە تەواوی ڕووخا. کۆسترەت ڕەسوول کە لە ناو شاری هەولێر بوو بە زەحمەت دەرباز بوو بەرەو بێستانە ڕۆیشت. ژمارەیەکی زۆریش لە هێزەکانی یەکێتی خۆیان ڕادستی پێشمەرگەکان کرد و ژمارەیەکی تریش خۆیان ڕادستی سوپای عێراق کرد، لەوانە ئاسۆ ئەڵمانی. بۆ ئێوارەکەی هەولێر بە تەواوی ڕزگار کراو، ژمارەیەک لە سەرکردەکانی یەکێتی لە نێو هەولێر بوون و دەرنەچوون. دوای چەند ڕۆژێک فوئاد مەحسووم ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حزبە گیرا پاشان ئازاد کراو، گەڕایەوە لای هەڤاڵانی بەبێ ئەوەی هیچ هەڵس و کەوتێکی نابەجێی لەگەڵ بکرێت. بارزانی زیاتر لەسەر ئەو ڕووداوە دەڵێت پاش ئازادکردنی هەولێر لەشکری تایبەتی یەکی فەرماندەیی وەجیە بارزانی و ڕاستپات تا ڕێخستنەوەی دام و دەستگاکان و پاراستنی ئاسایش و سەقامگیری هەولێر بگرێتە ئەستۆ. ئەمەش وای کرد خەڵکی هەولێر هەستیان بە جیاوازی دەسەڵاتی پارتی و یەکێتی کرد. بارزانی لە درێژەی جێڕانەوەکانیدا دەڵێت لە بەرامبەر ئەو ڕووداوانەدا ئەمریکا هیچ کات کاردانەوەی نەبوو. تەنها ڕۆژی 3 ئەیلولی 1996 بە موشک چەند خاڵێکی لە شاری کووت لە باشووری عێراق کردە ئامانج، هەواڵیاندا بارەگاکەم چۆڵ بکەم، بەڵام هیچ ڕووی نەدا بگرە ئەمریکا هەرزوو دەستی پێکرد بە پەیوەندی لەگەڵمان. مەسعود بارزانی سەبارەت بە چوونی هێزەکانی عێراق بۆ سلێمانی دەڵێت حکوومەتی عێراق لە چوونی هێزەکانی پارتی بۆ ناو شاری سلێمانی زۆر دڵگران بوو، چونکە ڕێککەوتن وا کرابوو کە نابێت هێزەکانی پارتی بچنە شاری سلێمانی. سەددام باوەڕی نەدەکرد
کە بەم جۆرە هێزەکانی یەکێتی داڕوخابن. سەدام لە دەی نۆی 1996 مانعی لە ڕێگەی خانەقین و قەسری شیرینەوە ناردە تاران. دوا بە دوای ئەویش محەممەد جێگری ئیتلاحات سەردانی بەغدای کرد. هەردوو لا لەسەر ئەوە ڕێک کەوتن کە نابێت کوردستان بکەوێتە ژێردەستی پارتی. بارزانی باز لە قۆناغی گەڕانەوە یەکێتی دەکات بۆ پارێزگای سلێمانی و کۆیە و ئاماژە بەوە دەکات بەداخەوە هێزەکانی پارتی لە سلێمانی تووشی لە خۆبایی بوونی بێدیسپلینی بوون و شیراسی ڕێکخستن و پابەندیان لە ناو نەمابوو. سەردان و کۆبوونەوەی زۆرم کرد بەڵام بێباک بوون و وایان دانابوو یەکێتی تا هەتایە تەواو بوو ناگەڕێتەوە. یەکەم هێرش لە 11 تشرینی یەکەمی 1996 لە سنوور و ناوچەی پێنجوێن دەستی پێکرد. دواتر پێنجوێن گیرا و هێرشی یەکێتی بە پشتیوانی تۆپخانەکانی ئێران دەستی پێکرد. بارزانی دەڵێت دوای ڕزگارکردنی سلێمانی گۆڕانکاری گەورە بەسەر هەڵوێستی عێراقدا هات و چووە پاڵ ئێران. ئەویش بەمەبەستی گەڕانەوەی یەکێتی و لە قالبدان و سنووردارکردنی پارتی. حکوومەتی عێراق لە بنەڕەتدا دژی ئەوە بوو کە پارتی سلێمانی بگرێت. عێراق و وڵاتانی دەوروبەر هەمویان دژی ئەوە بوون کە کوردستان یەک دەست و خاوەن یەک ناوەندی بڕیار بێت. ئەوەی تا ئێرە باسمان کرد جێڕانەوەکان بوو لە خودی کتێبەکەی بارزانی لەبارەی سیویەکی ئاب. ئێستا چەند سەرنجێک لەم بارەیەوە دەخەینە ڕوو. بە تێگەیشتنی چاودێران ئەو قسەیە تەواوە کە یەکێتی زیاتر دەست پێشخەری کردووە لە جەولەکانی شەڕی ناوخۆ. بەڵام وەک ئەوەی گوتوویەتی یەکێتی ئێرانی لەگەڵ بووە ئەم زانیاریە بە دەقیق دانانرێت. بەو پێی یەکێتی ئەو کات خۆی ئەوەندە بەهێز بووە بتوانێت زاڵ بێت بەسەر پارتی. هاتنی ئێران بۆ ناو گۆڕەپانەکە دوای سیویەکی ئاب دەست پێدەکات. هێرشەکانی هەفتەی ئابی 1996 یەکێتی بە تەنها خۆیان بوونە کە بەهۆیانەوە دەیان فەوجی پارتی خۆیان ڕادستی یەکێتی کرد. پارتیش مامەڵەی پێشتری یەکێتی لەگەڵ بزوتنەوە بینی بوو. بۆیە بۆ خۆپارێزی لەو هێرشەی یەکێتی و پاراستنی بنەماڵەکانی لە سوکایەتی پەنای بۆ بەعز برد. لەلایەکی تر سەرڕای ئەوەی بارزانی دەڵێت ڕێککەوتنەکە بە شێوەیەک بووە بەعز نێتە ناو هەولێر بەڵام هاتن و چەندین دەبابە برا سەر پەرلەمان هەروەها بەدەیان کەسایەتی سیاسی ئۆپۆزیسیۆنی عێراقی و تورکمان دەستگیر کران و شوێن بزر کران.